بەڵایزان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە دەچینە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر قسەباز دەکەین لەسەر چۆنیەتی کاتی گونجاو یاخۆت کات بۆ هاوسەرگیری لەوێ مامۆستا ئیسماعیل سەید ئەمین ڕاوێژکاری خێزانیمان لەگەڵ بێ. مامۆستا بەیانیت باش و ئەگەر لەوە دەست پێ بکەین کاتی گونجاو بۆ هاوسەرگیری گۆڕانکاری بەسەردادێ بە پێی بارودۆخی کۆمەڵایەتی هەر کۆمەڵگەیەک یاخود بە شێوازێکی گشتی کۆمەڵێک بنەمای ستاندارد هەیە بۆ هاوسەرگیری. بەناوی خوای گەورە و مەهرەبان، سڵاوی خوای گەورەتان لەبێ و بەیانیتان باش. ڕێز و سڵاومان هەیە بۆ جەنابتان و بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ و هەروەها جەنابتان و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. بەتەکیت پێی گۆڕانی بارودۆخەکان و بە پێی گۆڕانی ژینگە کۆمەڵایەتەکان و بە پێی گۆڕانی کە بەسەر ژیانی مرۆڤایەتیدا دێ گۆڕانکاری لەسەر پرۆسەی زەواج و هاوسەرگیریدا دێ. ساندەرێکی تایبەتمان نییە قسەی لەسەر بکەین بڵێن دەبێ ئیلاەن لەو کاتە دیاریکراوە و لە بەم مەرجانە دەتوانی زەواج و هاوسەرگیری بکەیت، بەڵکو بەپێی جۆری کەسەکە بەپێی جۆری ژینگەی ئەو کەسێکەتیدا دەژیەوە هەروەها ڕەگەزی کەسەکەس کەسێکی ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین ئافرەتە یاخود پیاوە و هەروەها بەپێی بۆچوونی کەسەکە بۆ ژیان، پەیامی کەسەکە بۆ ژیان و بەرنامەی کەسەکە بۆ ژیان چییە و ئاپلانی چییە بۆ ژیان. ئەگەر کەسێکە تموحی هەیە بۆ هاوسەر بڵێن بەدەستهێنانی شادێکی بەرز مەنسەبێکی دیاریکراو و پلانێکی هەیە بەوەی کە هەندێک تموحاتی شخصی خۆی هەیە بە دڵنیاییەوە ئەو کەسە دەبێ پرۆسی هاوسەرگیری کەمێک دواتر بخال لە چاو ئەو کەسێک کە لەوانەیە کاسب بێ و خوێندن ڕێگای لێ نەگرێ و حەزی لە خوێندن نەبێ و لەوانەیە پێویستی بەوەی بێ کە زووتر بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. بۆیە بەپێی جۆری کەسەکان بەپێی ژینگەی ئەو کەسانی کە تێدا هەیە دەتوانی بڕیان لەسەر کاتی گونجاو بۆ ئەو کەسە بدەیت. بەڵام ئەوەی کە دەوترێت کە سەبارەت بە کاتی گونجاو بۆ هاوسەرگیری چییە؟ ئەویش سەدەیە کە بڵێن لە تەمەنی 20 ساڵ بۆ تەمەنی 30 ساڵ زۆرێک لە توێژێرانی دەرونی ڕۆژر زۆرێک لە ئەو کەسانێکە لە بواری خێزان و هاوسەرگیریە مامەڵە دەکەن و لێکۆڵینەوە دەکەن، پێیان وایە باشترینە ئەو کەسانەی کە دەیانەوێت بچنە ناو پرۆسەی هاوسەرگیری لە تەمەنێکدا بێ لە بینی 20 بۆ 30 ساڵ. اینجا ئافرەتان 20 بۆ 25 ساڵ باشترین تەمەنی گونجاوە و بۆ پیاوان ئەگەر بکرێ هەتا 30 پڕوە هیچ گرفتێکی نییە. ئەمەش لەبەر چییە؟ لەبەر ئەوەی کە مرۆڤەکان لە دوای تەمەنی 20 ساڵیەوە عقلیان گەشت و نمای تەواو دەکا و عقلی و تێگەشتنیان بۆ ژیان زۆر بە جوانی گەشە دەکا و هەروەها دەتوانن لە ماناکانی ژیان تێبکەن و هەروەها خۆیان ئامادە دەکەن. خۆ ئەگەر وتوان کەسێک بێوێ حەزی لە خوێندن بێ بەلانی کەمەوە بە کالۆرسێک لە کولیەکی دیاریکرا و تەواو دەکا و هەروەها بڕوانامە بەدەستێنێ و تەجروبەیەکی ژیان پەیدا دەکا و لەوانەش بتوانێت بچێتە ناو بەدەستهێنانی هەلی کاری خۆی کەواتە لەو کاتەدا کە هەلێکی زێڕین دەبێت و دەرفەتێکی زێرینە و تەمەتوع و خۆشی دەبینێ لە پرۆسەی هاوسەرگیری ئەگەر لەو کاتەدا بێ. خۆ ئەگەر لە تەمەنی زیاتر بڕوە ئەوە هەر جائیزە بۆی خەڵکێک لێمانەوە نەوێ بڵ ئەگەر ئێمە تەمەنمان گەشتە 30 ساڵ و زەواجمان نەکردبێت چی ڕوودەدا، بەڵکو بۆ ئەوانش دەگونجێ. بەڵام ئەگەر بمانەوێت دەرفەتە زێڕینەکە بخۆزینەوە و بتوانین تاموچێژی تایبەت لە پرۆسەی هاوسەرگیری بکەین و تاموچێژ لە ژیانی گەنجایەتی خۆت بکەین، ئەو تەمەنە تەمەنی 20 بۆ 30 ساڵ بە پێیجۆری ڕەگەزەکان باشترین تەمەنە بۆ پرۆسەی هاوسەرگیری. مامۆستا ئیسماعیل بە وەکو ڕاوێژکارێکی خێزانی و تەجروبەی ژیان کە لەم کۆمەڵگایە ئەژیەمێ ینی ڕێی بەڕێزت ئەوەی کە هەستت پێ کرد بێ ئێستا لە هەرێمی کوردستان ڕەنگە گەرگەنجێک خوێندن وەکو باس ئاسایی بخوێنە لە 22 ساڵی ڕەنگە بە کالۆریۆسێک بتوانێت بەدەست بێنێ، ڕەنگە 2 ساڵێکی شوێ ئیشکات دەچێتە 24 ساڵی تەمەنی. ئەگەر هۆکار و گرفتی ترەبێ ڕەنگە کەمێکیش دواکەوێ. بارەدۆخی ئێستەی کۆمەڵایەتی و ئابووری لە هەرێمی کوردستان
ئەوەندە گەنجان لە حاڵەتێکی ئارامی دەرونیان بتوانن لە بینی 20 بۆ 30 ساڵی هاوسەرگیری بکەن چونکە زەختەکە ئەوەندە زۆرە لەسەر گەنجان دەبینین ڕێژەی هاوسەرگیری کەمی کردووە تایبەت لەسەر کوڕان بەتایەکی تر دەستەکان خۆش بێ بە ئەو پرسیارە سەراحەت من بۆچوونێکی تایبەتی خۆم هەیە لەسەر ئەم بابەتە ئەویش ئەوەیە کە ئەو بابەتەی زەواج و پرۆسەی هاوسەرگیری و دواکەوتن لە پرۆسەی هاوسەرگیری ئەگەر بڵێم پلانێکە و هەروەها پیلانە لە دژی گەنجەکانمان بۆ ئەوەی نەسنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە ئەگینە ئەگەر تاکێک باوەڕی بەخوا هەبێ باوەڕی بەوەی هەبێت کە ڕسق بەدەستی خوایە و هەروەها خۆشی ئامادەگی تێدا هەبێ و پلانی هەبێ بۆ ئەوەی بتوانێت زەواجێک بکە پرۆسەی هاوسەرگیرێک بکە و ئەو پرۆسی هاوسەرگیری کە دەیکا و لە پێناوی پاراستنی کەساتی خۆی پاراستنی ئەرز و ناموسیخی و هەروەها بۆ ئەوەی کە بتوانێت نەوەیەک بخاتەوە بۆ چێشێک وەربگرێت لە ناو پرۆسەی هاوسەرگیریدا بەڕای من تەمەنی 25 ساڵ تەئخیریشە نەوەکە زوو بێ و ئەم بارودۆخی ئابوووریە لە هەموو سەردەمەیەکدا و لە هەموو بارودۆخەکاندا هەر هەبووە ڕاستە بە ڕێژەیەک لە ڕێژەیەکی ساڵێک لە ساڵێکی تر فەرقی هەیە بەڵام ئێمە وەکو مسلمان کە ئەبیر بکەینەوە سەراحەتەن ئەوەی کە وتراوە و ئەوەی کە تەجارب کراوە ئەوەی لێکۆڵینەوە کراوە هەموو گەنجێک ئەوەی کە من خۆشم شخصی خۆم تەجروبەیەم پێدا ڕۆشتومە لە دوای پرۆسەی هاوسەرگیریەوە گەنجان دەوڵەمەند دەبن و خاوەن سەرمایە دەبن و هەروەها دەتوانن تموحیان هەبێ ینی من خۆم هاوڕێم هەبووە بەیەکەوە کولیەمان تەواو کردو بەیەکەوە دامەزراوین و هەروەها تەمەنیشمان لێکتر نزیک بووە بەڵام من چوومە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە ینی بە پارێکی زۆر کەمەوە چوومە ناو بابەتکەیەوە سوپاس بەخوای گەورە پاش چەند ساڵێک توانیم ئیستقرار بکەم و چۆن دەڵێن داهاتێکی خۆشم هەبێت و وردە وردە ژیان بکەم و سوپاس بەخوای گەورە پێداویستەکانی خۆم دابین بکەم بەڵام پاش چەند ساڵ ئەو هاوڕێم دۆزیەوە هەر لە ترسی ئەوەی کە دۆخەکەی هەونیە ئاخر ناتوانێت بەڕاتب ماڵمداڵ پەروەردە بکات و یان بڵێن بیان ژێنێ باوەڕ دەکەی هەر لە شوێنی خۆی بوو هەر هەمان ڕاتبیشمان وەردەگرت بەڵام بە حکمی ئەوەی کە بەرەکەت لە پرۆسەی هاوسەرگیریدایە بەو مەرجەی هەدەف لە ئامانجت لە پرۆسەی هاوسەرگیری ئەوە بێت کە تۆ بەیەکەوە لەگەڵ خێزانت ژیانێک بکەی و هەروەها بتوانانی چامچێژەکانی هاوسەرگیری و دروستکەی و هەروەها پشتیش بەخوا ببەستی بەوەی کە ڕسق بەدەستی خوایە و هەموو جوهد و تواناکانی خۆت بخەیەگەر لە هەموو کاتێکدا و لە هەموو ڕۆژەوارێکدا دەرفەت هەیە بۆ ئەوەی گەنجەکانمان بتوانن لە ترسی ژیان لە ترسی دارایی و لە ترسی برسێتی پرۆسی هاوسەرگیری نەکەن وعدێکی خوایە وعدێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسێک زەواج بکە ئەوە من لەسەر و کەفالەتی من لەسەر منە کە دەتوانێت بچێتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بەو مەرجەی بە ئەرێنی پرۆسی هاوسەرگیری بکە و تەوەکولیشی لەسەر خوا بێ و هەموو هەوڵەکانی خۆشی بدا بۆیە من ڕەئیم وایە بارە دۆخەدارایەکە ئەوەندەی زەخ کراوەتە لە بابەتکە ئەوەندە خۆی گرفت نییە دەتوانرێ زروو بکرێ بەڵام لەوانەیە گەنجێک لە تەمەنی سەرەتا بە ژیانێکی سادە دەست پێ بکە دواتر بە هەوڵ و تێکەوشانەوە بەرەکەتی ڕزقی خوای گەورە دەتوانێت بچێتە ناو پرۆسەکەەوە و وش گوتیشم دراساتی زۆر کراوە گەنجەکان دوای پرۆسەی هاوسەرگیری سەروەت و سامانەکانیان زۆر زیاتر بووە لەو حاڵەتانی کە پێش زەواج کردویانە. زۆر باشە مامۆستا هەر سەبارەت بوو ترسە دارایی کە باست کرد لە نێو کوڕاندا زۆر هەیە و نانێ هاوسەرگیری بکەن ینی چی بکرێت ئەم ترسە نەمێنێ زۆر جار بیرەکاتەوە دەڵێت من تاوەکو خانی خۆم نەبێت و ئۆتۆمبیلم نەبێت پرۆسی هاوسەرگیری پێک نایەن لە کاتێکدا بیر لەوە ناکاتەوە کە ئیشێکی دەستکەی هۆڵی ئەو بابەردەوام بیری لەوەیە کە شتێکی وا بکات و ماڵ و دارەیەکی باشی هەبێت اینجا دەتوانێت هاوسەرگیری بکەن نمونەی زۆر هەیە من خێزانیەوە هاو بۆیان باس کردوم کە لە نێو ماڵەکەیاندا سەرەتای پرۆسی هاوسەرگیریان دەیوت سێ قاپمانە بوو میوانمان نەهات خۆمان هەڵمانەیە کە بە شواز لە شوازەکان بیشارینەوە کە قاپەکانمان کەمە تا نانخۆین لە ئێسادا دەیبینی گەی ماڵ و سامانێکی زۆرمان خۆی گەورە پێی بەخشین. ئەمە تا چەند گرنگە کە ئەم ترسە نەمێنێ لە نێو گەنجاندا.
دەستەکانت خۆش بێ مامۆستا دانیار یعنی پرسیارەکەت زۆر لە جێیەتی و ئەوە هەر ئەو ئامانجەش و ئەو قسەی بوو کە منیش دەیکەم سراحەت بابەتی ترس بابەتێک کە سۆشیال میدیا بابەتێکە کەناڵەکانی ڕاگەاندن بابەتێکە کە مجتەمع هەمووی جۆرەکە لە زەخت لەسەر گەنجەکان دروست دەکرێت بەوەی کە پرۆسەی هاوسەرگیری نەکەن ئەو ترس لە شکست ترس لەوەی کە خەڵکانێکی زۆر هەیە لە ئەنجامی ناحەی دارایی و ئابوووریەوە تووشی داڕمانی خێزان دەبن یان تووشی ئالۆزی خێزانی دەبن تووشی گرفتە خێزانەکان دەبن ئەوەندە زەق دەکرێتەوە خەڵکی تریش پێ دەترسێنرێت بەڵام ئەگەر ئینسان بچێتە ناو ئەو پرۆسەیەوە و بە تەوەکل لەسەر خوای گەورە و بە مانجێکی و بە پلانێکی دیاریکراوە ئەو شتە بەدەست دەهێنێ بە زیاد لەوەش کە خۆشی تەوەقع دەکرێت ئەسڵەن من ڕایەکی تر بڵێم بۆ جەنابتان ئەویش ئەوەیە کە ئەگەر تۆ بە سادەیی بچێ ناو پرۆسەی هاوسەرگیری و بەکەم یعنی چۆن دەڵێن حاجەکانت زۆر کەم بێ تاموچێش زۆر لەوەی دەبینی کە تۆ بە ناو بچێ ناو پرۆسەی هاوسەرگیریەوە خانوێکی زۆر خۆشت هەبێ و سارێکی زۆر جوانیشت هەبێ و ڕاتبێکی زۆر جوان هەبێ زۆر جار دراسە کراوە لێکۆڵینەوە کراوە ئەو گەنجانە پرۆسەی هاوسەرگیری زۆر داخیر دەکەن و ئەسڵەن گومانیان لەوانە هەیە کەس دانوێت زەوازیان لەکەڵکەن چونکە دەڵێ لەوانێت تەماح بکە لە سیارەکەم تەماح بکە لە سەربەت و سامانەکەم تەماح بکە بە ئەو ڕاتبەی کە من وەری دەگرم ئەوانە جۆرێک لە معقەدی و لە ئالۆزیان لێ دروست دەبێ توانای بڕیاردانی زەواجیان زۆر خراپ دەبێ و هەروەها ئەوەی کە من بینیمەوەم بیستومە زۆر جار ئەوانە بە ئاسانتر و زۆر جار تووشی جیابوونەوە دەبن بۆ چونکە کاتێکە دەکاتە ئەو تەمەنەوە ئەو هەمە خۆشیانەی هەیە ئافرەت وەکو حاجەیەکی دەرونی بۆ خۆی ناخوازێ ئەڵکو ینی بەس تەنها ناحەیەکی جەسەدی ئافرەتەکە بۆ خۆی دەخوازێ و ناتوانانی ئاسوودە دەرونەکە دروست بکە ئەو یادگاری خۆشانەی کە لەگەڵ هاوسەرەکەت دەیبینی کە بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان سەهارەت نەبووە بە پێ هاتو چۆت کردووە ئەو چەند قاپێکی کەم لە ماڵەوە هەبووە لەوانەیە نەتوانی بە ئارەزوی خۆت کۆمەڵەشە تێبیکەی یادگاریان کن دەمێنێتەوە لە ناو مشکی مرۆڤدا لە نێو ژێ هاوسەرەکاندا پرۆسەی هاوسەرگیری و مانەوەی هاوسەران ئەوانە زۆر دوور و درێژتر دەخایانێ لەو کەسانەی کە زۆر بەتێریەوە دەچنە ناو پرۆسەی هاوسەرگیری و زۆر جاریش من دڵنیام لەوەی کە زۆر جار دەچێتە سەر پرۆسەی ئەگەر مەوزوعەکە پارە بێ زۆر جار دەچێتە دووەم و سێمش کە ئەگەر بەجیابوونەوە بێ و بچێت بۆ لەگەڵ کەسێکی تر زەواجکە بۆیە ترس لە دارایی یاخود بژێوی هاوسەرگیری ترسێکە گەورە کراوە و ترسێکە لە ناخی مرۆڤەوە کە دەکرێت بڵێ شەیتان یەکێکە لە هۆکارەکان بەوەی کە وەسوەسە دەخاتە ناودڵی مرۆڤەوە بۆ ئەوەی مرۆڤ لە ئەو ئەرکە پیرۆزە و لە ئەو پرۆسە پیرۆزە بێبەش بێ وەکە ئەوەی کە ئیسلام هان دەدا بەوەی کە من استطاع منكم الباء فليتزوج چونکە ئەوە پارێزراوە بۆ ئێوە و هەروەها ئەرز و ناموستان پارێزراوە هەروەها هاوکارێکی باشە بۆ مرۆڤ و هاوکارێکی باشە بۆ یەکتری بەوەی بتوانن ئامانجەکانیان بێکەوە ببینین و هەروەها بتوانن ژیانێکی بەختەوە لە نێوان خۆیاندا بەدەست بهێنن. مامۆستا بابەتێک هەیە لە پرۆسی هاوسەرگیری لە پرۆسەیەکی هاوبەشە دوولایانەیە زۆر جار کۆمەڵێک یان با بپرسین هیچ بابەتێکی تر هەیە ئەوەندەی پرۆسی هاوسەرگیری گرنگ و پیرۆزیە وامان لێ بکا کەمێک دوای بخێن بۆ منەوەکو خوێندنە بزنسە یاخود کارێکە ناچارمان بکە بێتە هۆیەوەی کەمێک پرۆسی هاوسەرگیری لەبەر خاتری ئەم پرۆسی هاوسەرگیریەکە دواخین ئایا ئەمە توانین بڵێن ئاساییە واریدە ئەکرێ ئەبێ ئەگونجێ یان نا پرۆسی هاوسەرگیریەکە پیرۆزۆ نابێت لە دەستی بێ. بەڵێ ئەم بابەتە دەگۆڕێت بە جۆری کەسەکە و ژینگەی کۆمەڵاتی کەسەکە چۆن مەسەن ئەگەر من بە هەموو ساڵەکانی خوێندنمەوە گەشتممە تەمەنی 22 ساڵ و بەکارە ڕسم هێنابێ و پاش 1-2 ساڵ دەرفەتێکم لەبەر دەستایە بۆ ئەوەی ماجستێر بخوێنم و بۆ خۆم طموحم هەیە بۆی شەهادەی بەرزتر بهێنم و ئەو کەسە مەسەرەن حەزی لێیە لە شتێکی دیاری کراو بکە ئەگەر ئەم بابەتە لە تەمەنێکی گونجاودایە و کەسەکە دەرفەتی ژیانی لەبەر دەستایە بەڵێ دەکرێت
کەمێک پرۆسی هاوسەرگیری چەند ساڵێک دوا بخرێ بەو مەرجەی ئامانجدار بێ و بەرنامەدار بێ و بۆ شتێکی دیاریکراو بێ لەو کاتە دیاریکراوەش ئەو شتە تحقیقکە بەڵام ئەگەر هەرتەنها بۆ خۆشی بێ بڵێ وڵا بە چەند ساڵێک دوواکەم دەخەرجارێت چێ تااقەتی بەخێوکردنەوە یان خەڵکێکمان هەیە زۆر جار دەڵێ دەبات تۆزە ئیسراحەتکەم و خۆم بەتەنیا بچمە دەرەوە و ئیلتزاماتی ماڵمداڵم نێتە سەرەوە لەو جۆرە کەسانە نەخێر ئێمە ئامۆژگاری دەکەین کەوەی کە دەرفەتەکە لە خیس خۆتمەدا و محاولە بکە و هەوڵ بدە لە کاتی دیاریکراوی خۆیدا کە تۆ فرسەت بۆ هەڵکەوت زەواج بکەی هاوسەرگیری بکەیت یەک خاڵ هەیە دەمەوێت بە جەنابتان و بە بینێرانی بەڕێز بدەین ئەوش ئەوەیە کە سەراحەت بۆ پرۆسەی هاوسەرگیری کە ئێمە زۆر جار باس لە پرۆسەی هاوسەرگیری دەبێت بزانین پرۆسەی هاوسەرگیری لە لای گەنجەکە چ مانایەکی دەگەێنێ ئەگەر ئەو پرۆسەی هاوسەرگیریە بە نسبەت کەسەکە پرۆسەیە بۆ خۆشببینین لە ژیان پرۆسەیەکە بۆ ئەوەی کە تۆ هاوبەشێکی ژیان و هاو دەرد و هاو دڵێکی خۆت دەخوازی و هەروەها پرۆسەی زاوازت بۆ ئەوەیە ماڵک تەکوین بکەی نەوەیەک بخەیەوە بتوانی کاریگەری لەسەر کۆمەڵگا هەبێ ئەو کاتێ تۆ دەبێ بچێنا پرۆسەی چونکە هەندێک کەسێ لەگە ڕێزمدا هێشتا نازانێ بۆ پرۆسی هاوسەرگیری دەکات هێشتا نازانێ بۆچی بەرنامەی چییە بۆی چێ بخوازێ داخوازەکانی ئەو چێ خۆی کەساتی چۆنە و هەروەها چێ بخوازێ لەگەڵ کەساتی خۆی بگونجێ دوای پرۆسی هاوسەرگیری چییە ئایا ئەو کەسە دەتوانێ ماف و واجباتی سەرشانی خۆی وەکو هاوسەرێک بدا بە هاوبەشی ژیانی یاخود نەخێر پرۆسی هاوسەرگیری تەنها بە سەررجەیکردن و خەوتن لە ژووری خەوتن تێگەیشتووە بەبێ ئەوەی کە بزانێت پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی پیرۆزە پرۆسەیەکە کە واجبات و ئەرکی زۆر تێدا هەیە و مافی تێدا هەیە خەڵکێک دێت لەگەڵ تۆ ژیان دەکا کۆمەڵێک تەقالیدی جیاوازی هەیە بۆ چوونی جیاوازی ئامانجێکی جیاوازەیە دەبێت ئەم ئەوانە بەیەکەوە بێکتر بگونجێنی و هەروەها بتانی دراسەیەکی وا بکەیت کە گونجانەکەت لەگەڵ یەکتر ئەوەندە لێک نزیک بێ دوجار بە درێژایی ئەو چەند ساڵێکە بە پرۆسی هاوسەرگیری بەیەکەوەی بتوانن ژیانێکی تەندروست و ژیانێکی ئاسوودە و ژیانێکی بەختەوەر بەڕێ بکەن و بتوانن ئەو ئامانجە بپێکن کە لە پرۆسی هاوسەرگیری پێش هاوسەرگیری داتان ناوە. زۆر باش مامۆستا هەر سەبارەت بە کاتی هاوسەرگیری زۆرێگەن کە دەگەنە دوای 30 ساڵ و تایبەتی تر کۆمەلگا کاریگەری لەسەرمانە هەیە و سارد دەبنەوە لە پرۆسی هاوسەرگیری ئەو فاکتەرانە چین کەوا دەکات ئەو کەسانی کە دەچنە سەروی 30 ساڵەوە دوو دڵ یاخود قەلەقێکیان هەبێت لە پرۆسی هاوسەرگیری و چارەسەرەکان چین چۆن بتوانێت لەو تەمەنەشان بڕیاری هاوسەرگیری بدات. بەڵێ بە دڵنیاییەوە هەر سەرەتا وتم کاتێکە مرۆڤ تەمەنی دەگاتە 20 ساڵ بەرەوسەرەوە وردە وردە ژیان و عقلی گەشە دەکا و تێگەیشتن و گەشەی عقلی زیاد وردە وردە کە دەست پێ دەکا و گەورە دەبێ کاتێک کە تەگاتە تەمەنیکی 30 ساڵ و هێشتا پرۆسی هاوسەرگیری نەکردووە 10 ساڵ ئەگەر لە 20 ساڵی و حسابکەین بۆ 30 ساڵ یعنی 10 ساڵ گەشەی عقلەکەی بەردەوام گەشەی کردووە تەجاروبی دیتووە خەڵکی زۆر بینیوە سۆشیال میدیا کەناڵەکانی ڕاگەیاندن لە چواردەوری خۆی ئەوەندە خەڵک و تەجارب و خاستن لە حیە سلبیەکە و نارێنیەکانی بینیوە زۆر جار ئەوە هۆکارەوە پاڵنەرە بەوەی کە مادام پرۆسەی هاوسەرگیری بەم شێوەیە بێ و مادام خەڵکان پاش پرۆسەی هاوسەرگیری توندوتیژی لێ بکێتەوە و ناخۆشی لێ بکێتەوە هەروەها ببێتە هۆی ئەو دەردەسەریانەی کە خەڵکێک هەیە باسی دەکا بە حسابی ئەوان و ئەوە لانە خراپەکانی ناو پرۆسی هاوسەرگیریە ئەمانە هەمووی وا دەکا بەوەی کە ئەو کەسە چونکە عقلەکەشی زۆر پێگەیشتووە جۆرێک لە تەڕەدود جۆرێک لە دوو دڵی جۆرێک لە ڕاڕایی لەسەر دروست دەبێ ئەمنیش هەمان ئەو ترسێکە باسمان کرد دەبێ ئەمنیش ئەو کەسە بم کە سەرکەوتوو بم و دەتوانم حەقەکانی هاوسەرگیری بدەم یاخود نە بۆ چارەسەری ئەم بابەتانە بۆ ئەم مەوزوعانە بە گەنجانی خۆشەویست دەڵێن ئەوەیە کە دایمە مرۆڤ پێویستێ لەسەری لایەنی ئەرێنی
مێشکی خۆی چالاکە بۆ هەر پرۆسەیە کە دەیەوێت اینجا ئەگەر ئێمە باسی پرۆسی هاوسەرگیری دەکەین ئەگەر پرۆسەی داراییە هەر بابەتێک کە لە ژیاندا هەیە کاتێک کە تۆ تەرکیز لەسەر لایەنی باشی هەر شتێک بوو ئەوە مشکی مرۆڤ لە نەباشەکانی هەموو ئەو بابەتە نیشان دەدا و بیری لێ دەکاتەوە لە پرۆسی هاوسەرگیری من زۆر جار ئەو قسەیە وتووە ئەگەر نمونە بە شارێکی وەکو هەولێر بێنینەوە زیاد لە 1 ملیۆن هاوڵاتی تێدا دەژێ وەلانەیە سەدان هەزار عایلە بەیەکەوەنە ساڵانە چەندین هەزار کەس پرۆسی هاوسەرگیری دەکات باش تۆ بۆ تەرکیز ناکەی سەر ئەوانی کە ئەو هەزاران کەسە سەرکەوتوو بوونە لەسەر ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری بکەن و ژیانێکی خۆشیان هەبێ و ئاسوودە بن لە پرۆسی هاوسەرگیری بەڵام دەی تۆ سەیری دەکەی لەوەی کە چەند حاڵەتێکی جیابوونەوە هەیە چەند لێک جیابوونەوەیەک لە تۆدگاکان تۆمار دەکرێ و چەند حاڵەتێکی تونند و دیژی بەرامبەر بافرەتەکان تۆ خۆت دێنی ڕیسی ئەوانە چێناڵە تۆ وا خۆت حساب بکە کە تۆ باشترینی تۆ ئەو کەسە دەبی کە پرۆسەی هاوسەرگیری دەکەی لەبەروی دەرفەتیشمان زۆر کەمەوێ لە وەکو کۆتا پرسیار زۆر جار بە تایبەت بۆ خانمان وەکو ڕاوێژکارێکی خێزانی پەیامت بۆ خاتونانی ئێستا لە کۆمەلگای کوردی ئێژین تەمەنیان لە سەر و 30 ساڵەوەیە بەر هۆکارێک بوو بێ لە بەر نەبووێ هاوسەرگیریان نەکردووە کۆمەڵێک فکرە ئەخرێتە بەردەمیان کە کاتان کەماوە ئیدی دەرفەتان نابێ کەسانی نەشیاو دێنە پێشەوە بۆتان زۆر جار ئەمە ژوای کردووە و خاتونانە کەسانێک هەڵبژێرن گونجاو نەبێ لەگەڵ تەبیعەت و فکر و ئاستی خۆیان دیسانەوە گرفت دروسە بێ دوای 2 ساڵ هاوسەرگیری جابوونەوە پەیامت بۆ خاتونانە چییە بەگشتی دەستەکان خۆش بێ پەیامی من بۆ خوشکە بڕێ بەزاناوە ئەو ئافرەتانی کە تا ئێستا یان لە تەمەنی 30 ساڵیە و بەرەوسەرەوە نەیانتوانی پرۆسی هاوسەرگیری بکە ئێمە دەڵێن ئەگەر خوای گەورە قسمەتی کرد و هەروەها دەرفەت بوو لە تەمەنی 20 ساڵ بۆ 25 ساڵ ئەو دەرفەتێکی زێرینە و بەخششێکی خواییە کە خوای گەورە پێت دەبەخشێ و چۆن دەڵێن جۆرێکە لە بەهرەیەکە و پێت دەبەخشێ و سوپاسی خوا دێ بەس خۆ ئەگەر مانای ئەوە نییە کە گەیشت تەمەنت گەیشتە 30 ساڵ 40 ساڵ قتارەکە بەجێ هێشتی و ناتوانی پرۆسی هاوسەرگیری بکەیت پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی پیرۆزە پرۆسەیەکی ئامانجدارە ئەگەر تۆ ئامادەی بۆ پرۆسی هاوسەرگیری تۆ دەتوانی لە هەموو کاتێک و لە هەموو ساڵێکدا پرۆسی هاوسەرگیری بکەیت بەڵام ئەگەر لە تەولو تەمەنەدابی ئەو کات تۆ کۆمەڵێک تام و چێژی دیاریکراو هەیە لە کیست دەچێ ئەگینا بەڕای من ئەگەر دەرفەتێکی گونجاو و کەسێکی گونجاو هەبوو بۆ پرۆسی هاوسەرگیری لە هەر تەمەنێکدا بوو دەتوانی هەمان ئاماز بەدەست بێنی و هەروەها خۆشی ژیان بەدەست بێنی و هەروەها ڕای من ئەوەیە کە ئەگەر لە حاڵەتێکدا ئەو دەرفەتە ئەو کەسە جوان باشە ئەو کەسە وەکو خەونی پیاوەی کە تۆ خەونی پێوە دەبینی و فارس ئەحلامی تۆیە نەبوو لە ماڵی خۆتدا بنیشی پرۆسی هاوسەرگەری نەکەی زۆر باشترە لەوەی کە وەکو جەنابەت گرتی پەلەپەل لە زەواج بکەی و هەروەها کاریگەری ئەم قسەی کۆمەلگا و چواردەورت کاریگەری لەسەر بکە بەوەی کە پرۆسی هاوسەرگیری بکەی و دواتریش پەشیمان ببیەوە و هەروەها بەناخۆشی برێ بەڵێ ئامادە بە خۆت حازرکە پلان دابنێ ئامانج دیاریکە ئەو کەسە دیاریکە کە دێتە خواست بێنیت کە هات زۆر باشە موافق بوو کە نەهات بە تەنیا دابنیشە و شومەکە زۆر باشترە لەوەی کە بچیە ناو پرۆسەیەکی هاوسەرگیری فاشل لەگەڵ کەسێک کە نەتوانێ ئامانجەکانی و نەتوانێ ئاسوودەت بکە تەنها لەبەر خاتری زەواج مەکە تەنها لەبەر خاتری قسەی دۆستەکانت قسەی کەسەکانی نزیکت هەوڵمەدە پرۆسی هاوسەرگیری بکە بەڵکو پرۆسەیەکە مەسئولیاتی تێدایە بەرپرسیارەتی تێدا هەیە هیوادارم لە کاتی گونجاو و فرسەتی گونجاو هات لە کیس خۆتی نەدەی و بتانی پرۆسی هاوسەرگیری بکەی و ئینشاءڵڵا بەختەوەری بەدەست بهێنن زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئیسماعیل سەید ئەمین ڕاوێژکاری خێزانی زۆر سپاس کەم دەرفەتت بێ بەخشی مامۆستاییان